ئەم ساڵ مستەوای خوێنوەرگرتن تۆزێکەم بۆ تۆ لەبەرەوەی کە کەرەنتین و شتووە هەبوو بەڵام کە ئەم نەخۆشیە پیا بووە کۆرۆنا کۆڤید 19 ئیسا حالێن ئەو نەخۆشانە پێویستیان بە پلازما هەیە پلازمای ئەو کەسانی کە چاک بوونەتەوە 14 ڕۆژ لە چاکبوونەوەیان تێپەڕیوە پێویستیان بۆ پلازمایە هەیە جایمە داواکانی لەو بەڕێزانە کە ئەتوانن خوێن ببەخشن چاک بوونەتەوە خوا ڕەحمی پێکردوون لەخوا بەزیا بێ چاک بوونەتەوە بێن پلازماکە ببەخشن بۆ ئەوی حیاتی ئینسانی تریش لە مردن ڕزگارکەن. خوێنبەخشین کارێکی مرۆییە ئەوەی بە من کرێ بەدڵیکەم من لە خزمەتی تەندروستیان بۆ خوێنبەخشین. بالنسبة لبازارەکەی بازارێکی یعنی خەڵکەی فەقیری دێت و دەڕواتن و ئەشیاکە دەڕواتن یعنی بە حکمیەوەی دەستی دووە خەڵکەی فەقیر و هەژاری لێیە عیبینی یعنی خەڵکەش کاسبکاری تێدا ئەوایتەوە وەزعەکەش یعنی و حالێ نییە برێ مەسەلەن زوروفی ئەو ڕۆبابرێن وەکو کەلوپەلی ناومار زیات یعنی کو مەسەلەن پێویستی سەلازە شتی و حالێ زیاتر دەڕواتن و ئەو شتانێ بەردەستی تاخمنەوەما کەنتۆرە عاجەتی مار یعنی ناومارەکەی بە کامی دەفرۆشی بەعزە کەسێ بە کامی ناومارەکەی دەفرۆشی لە پێویستیان هەنیتی هێش وەلا هەیتی مارەکەی دەگۆڕی هەر عەزیریە بیگۆڕی زیاتر ئەوەیە ساش چێدەیە بەردەی ساش چێدەیە غەسالەی ساش چێدەیە هێش بەڕاستی نانی هەبوونا مارەکەی بە کامی دەگۆڕی مارشکە دێکوانە دەداتە دەلالە دەلات دەدەن توکاندارە جاریشە ڕاستە خۆ دێتەکەن توکانداری دەرێ ئەوە شامەیە بە ڕسمەکان دەگریم ئەوانش بە پێویست ماشە دەکەن و ئاقلیان ببڕێن دەچن. Я всегда, если захожу куда-то, одеваю маску, у меня и перчатки с собой, и куча антисептиков. Вот. Но все равно, когда другие люди все равно не носят маски, то есть ли в этом смысл? Потому что все-таки, когда носишь маску, в первую очередь ограждаешь других, а не себя. Народ сейчас пошел. После 1 июня, конечно, было мало народу сначала, но сейчас уже после снятия большинства ограничений нашим мэром Москвы народ потихоньку начал ходить. Большинство соблюдает санитарные нормы. Если не соблюдают, мы, конечно же, просим их одеть маски, одеть перчатки и соблюдаем сами и просим соблюдать наших клиентов.